بینەرانی عزیز ئەم کاتتان باش لەم بەشەی بەرنامەکەماندا بەشی سێمی بابەتێکتان پێشکەش دەکەین لە ژێرناوی لەنین و کۆمۆنیزم و ڕزگاری ژنان کە لە 3 بەش پێک هاتبوو و ئێستاش بەشی کۆتایی دەبیستن. فەرمون بۆ بیستنی. لەنین و کۆمۆنیزم و ڕزگاری ژنان لە نووسینی ماری فریدریخسن، وەرگێڕانی لە بەڕێز کامران ئەحمەد. بەشی سێهەم و کۆتایی. لەنین چەندین جار جەختی لەوە کردەوە کە خەباتی ڕزگاری خوازانەی ژنانی کرێکار لە خەباتی شۆڕشی سۆسیالیستی جیا ناکرێتەوە. نایەکسانی و چەوسانەوە بەبێ کۆتایی هێنان بە کۆمەڵگای چینایەتی کۆتایی پێناهێنرێت. بەڵام ئەمە هەرگیز بەو مانایە نییە کە خەباتی ژنانی لە پێناو داخوازیەکانیان لە پێش شۆڕشدا ڕەت کردوێتەوە. کۆمۆنیستەکان هەندێک جار بە هەڵات تۆمەتبار ئەکرێن بەوەی کە خەباتی ژنان پشتگوێ ئەخەن، بەوەی کە پرسێکە و بە شۆڕش چارەسەر ئەبێت، بەڵام ئەمە بەڕوونی دروست نییە. ئەو ڕاستە کە ئێمە پێمان وایە شۆڕش تاکە ڕێگایە بۆ کۆتایی هێنان بە چەوسانەوەی ژنان، بەڵام بۆ مانایە نییە کە ئێمە لێرە و لە ئێستادا شەڕی داخوازیە دێموکراسیەکان ڕەت بکەینەوە. ئێمەی کۆمۆنیستان نانیشین و چاوەڕێی شۆڕش بکەین، بەڵکو خۆمان بۆ نێو کایەکانی خەباتی ڕۆژانە هەڵادەین. وەک لەنین ڕوونی کردەوە، ئەکرێت کرێکاران لە ڕێگەی خەباتی ڕۆژانە بۆ چاکسازی و داخوازیە دێموکراسیەکان کۆبکرێنەوە و لە ڕێگەی ئەم خەباتەوە سنوورداریەکانی دێموکراسی سرمایه‌داری ڕوونەبێتەوە. ئەرکی کۆمۆنیستەکان بەکارهێنانی خەباتی ڕۆژانەیە بۆ بەرزکردنەوەی پێداویستی شەڕکردن بۆ شۆڕش. لەنین ڕوونی کردەوە تا کۆمەڵگایەک ئازادتر و دێموکراسی تر بێت، زیاتر ڕوونەبێتەوە کە کێشەکە تەنیا ئەم یان ئەو یاسا نییە، بەڵکو خودی سەرمایه‌داریە. لە زۆربەی حاڵەتەکاندا مافی جیابوونەوە لە ژێر سەرمایه‌داریدا جێبەجێ ناکرێت، چونکە ڕەگەزی ستەملێکراو لە ڕووی ئابووریەوە تێکشکێنراوە، چونکە دەوڵەت هەرچەندە دێموکراسیش بێت، ژن لە سای سەرمایه‌داریدا وەک کۆیلەی ناوماڵ ئەمێنێتەوە، کۆیلەی ژووری نووستن و دایانگە و مەتبەخ. تەنها ئەوانەی کە بە تەواوی توانای بیرکردنەوەیان نییە، یان ئەوانەی بە تەواوی بە مارکسیزم نامۆن، بەو دەرەنجامە ئەگەن کە کۆمار هیچ سوودێکی نییە و ئازادی جیابوونەوە هیچ سوودێکی نییە، دێموکراسی هیچ سوودێکی نییە و دیاریکردنی مافی چارەنووسی گەلان هیچ سوودێکی نییە. مارکسیستەکان باش ئەو ڕاستی ئازانن کە دێموکراسی ستەمکاری چینایەتی لە ناو نابات، بەڵکو تەنها خەباتی چینایەتی ڕوونتر و فراوانتر و کراوەتر و تیشتر ئەخاتە ڕوو. و ئەمەش ئەوەیە کە ئێمە ئەمانەوێت، تا ئەو جێی ئازادی جیابوونەوە بە کامڵی خۆی بگات، بۆ ژنان زیاتر ڕوونەبێتەوە کە سەرچاوەی کۆیلایەتی نێوماڵیان نەبوونی ماف نییە، بەڵکو بوونی سیستمی سەرمایه‌داریە. تا ئەو جێی کە سیستمی حوکمڕانی دێموکراسی تر بێت، بۆ کرێکاران زیاتر ڕوون ئەبێتەوە کە ڕەگی خراپە و شەڕەنگێزیەکانی ناو کۆمەڵگا نەبوونی ماف نییە، بەڵکو بوونی سیستمی سەرمایه‌داریە. تا دێموکراسی گشتگیرتر بێت، ئەوە زیاتر ڕوونەبێتەوە کە ئەوە نەبوونی دێموکراسی نییە کە بۆ بوونی چەوسانەوە بەرپرس و گازەندە بکرێت، بەڵکو چەوسانەوە ڕەگ و ڕیشەی زۆر قوڵترە لە سەرمایه‌داری خودی پێکهاتەکانی کۆمەڵگای چینایەتیدایە. وەک پێشتر ئاماژەمان پێدا، سەرەڕای دەستەبەربوونی مافی دێموکراسی یەکسانی ژنان و پیاوان لە وڵاتانی ئسکاندیناڤیا هێشتاش ستەمکاری سەر ژنان لە کۆتایی هاتنی یەکجار دوورە. ڕۆژ بە ڕۆژ زیاتر و زیاتر بۆ ژنان ڕوون ئەبێتەوە کە چارەسەری سێکسیزم و توندوتیژی سەر ژنان و پێگەی ئەوان وەک هاوڵاتیانی پلەدوو لە پارلەماندا نییە، بەڵکو لە چاکسازیەکی قوڵتری پێکهاتەی کۆمەڵگادایە. ئەرکی ئێمە وەک کۆمۆنیستەکان ئەوەیە کە خۆمان هەڵبدەینە نێو ئەم خەباتە ڕۆژانەی ژنانەوە و لە هەمان کاتدا مەودای پەیوەندیان بە چەوسانەوەی چینایەتی و پەیداویستی خەبات دژی خودی سیستمی سەرمایه‌داری بەکاریان بهێنین. بۆ لەنین ڕوون بوو ئەم کارە ژیانیەی ڕاکێشانی ژنانی هۆشیار لە باری چینایەتیەوە بۆ نێو ڕیزەکانی بزوتنەوەی شۆڕشگێڕانە تەنیا ئەرک و کاری ژنان نییە و دژی بزوتنەوەیکی جیای ژنانی کۆمۆنیست بوو، بەڵکو وەک کاری سەرجەم حیزب چاوی لێکرا. پێویست بوو هەموو کۆمۆنیستەکان لەسەر پرسی چەوسانەوەی ژنان و گرنگی کاری شۆڕشگێڕانە لە نێو ژناندا بە هاوڕێیانی پیاویشەوە پەروەردە بکرێن و سەرنجیان ڕابکێشرێت ئەگەر کارەکە بە شێوەیەکی سەرکەوتوانە بویسترێت ئەنجام بدرێت. ئەمە تەنانەت هەندێک جار بە مانای زاڵبوون بەسەر بەرگریکردنی هاوڕێیانێکی پیاو بوو
وەک کلارا زێتکین مارکسیستی ئەڵمانی بە ئاماژەدان بە لێنین کاڵێت ئەوان هاندان و پرۆپاگەندە لە نێوان ژنان و ئەرکی بە ئاگاهێنانەوە و چەکدارکردنیان بە دیدگاکانی شۆڕش وەک پرسی لاوەکی و وەک کاری تەنها ژنانی کۆمۆنیست چاولێ کرد و لێرەدا هاوڕێیانی ژن سەرزەنشت ئەکران چونکە پرسەکە بە خێرایی و هێزێکی زۆرترەوە بەرەو پێش ناچێت. ئەمە هەڵەیە لە بنەڕەتدا هەڵەیە جیابوونەوەیکی ئاشکرایە یەکسانیکردنی ژنانە بە گەڕانەوە وەک فەڕەنسیەکان ئەڵێن پێچەوانە بوونەوەی یەکسانی. ژمارەیەکی کەم لە هاوسەران تەنانەت لە پرۆلیتاریەکانیش بیر لەوەکەنەوە کە چەندە بارگرانی و نیگەرانیەکانی سەرژنان ئەتوانن سوپ بکەن یان بە تەواوی ڕزگاریان بکەن ئەگەر دەستی هاوکاریان بۆ ئەم کارەی ژنان درێژ بکەن. بەڵام نەخێر ئەمە بە پێچەوانەی ماف و شکۆی پیاو هەژمارەکرێت کە بە دوای پشو و ئاسوودەی خۆیەتی. ژیانی نێو ماڵی ژن قوربانیدانێکی ڕۆژانەیە بۆ هەزاران کاری بچووک و بێبایەخ. مافەدێرینەکانی هاوسرە پیاوەکەی یان ئاغا و ئاغاژنەکەی بەبێ ئەوەی سەرنجیان بدرێت وەک خۆیان ئەمێننەوە. لەباری بابەتیەوە کۆیلەکە تۆڵەی خۆی لێکاتەوە تەنانەت ئەگەر لە فۆرمێکی شارەواشتا بێت. دواکەوتووی و تێنەگەیشتنی ژن لە ئایدیاڵە شۆڕشگەڕیەکانی هاوسەرەکەی ڕێگریە خاتە سەر ڕۆحی خەباتگێڕی و ئیرادەی ژن بۆ خەبات و شەڕکردن وەک کرمی بچووگوان بە شێوەیەکی هەسپێنەکرا و هێواش بەڵام بە دڵنیایی و بەردەوامیەوە نیگەران و لاوازیەکەن. من لە بارودۆخی ژیانی کرێکار تێ ئەگەم نەک تەنیا لە کتێبەوە. کاری کۆمۆنیستی ئێمە لە نێو جەماوەری ژنان و کاری سیاسی ئێمە بەگشتی ئەرکی پەروەردەیی بەرچاو لە نێو پیاوان لەخواگرێت. ئەبێت ڕوانگە کۆنەکەی خاوەن کۆیلە لە ڕیشەوە چ لە نێو حیزب و چ لە نێو جەماوەری خەڵکدا لە ڕیشەوە دەرکێشین. ئەوە یەکێکە لە ئەرکە سیاسیەکانمان، ئەرکێکە بە هەمان شێوەی پێکهێنانی ستافێک کە لە هاوڕێیانی ژن و پیا و پێک هات بێت بڕاهێنانێکی تێۆری و پراکتیکیەکی وردەوە بۆ ئەنجامدانی کاری حیزبی لە نێو ژنانی کرێکار. نووسەر لێرەدا باس لە خەباتی ژنان و کۆمۆنیسم دەکات. ئەڵێت سەرمایه‌داری لە قەیرانێکی قوڵدایە، تەنیا قەیرانێکی ئابووری نییە، بەڵکو قەیرانێکی مێژوویە کە سەرجەم کایەکانی کۆمەڵگای گرتوێتەوە. لە هەر شوێنێکەوە لێی بڕوانی جیهان وا دەرەکەوێت کە بەرەو شەڕ و کارەساتێکی ژینگەی ڕوو بچێت. سەکسیزم، ڕەگەزپەرستی، ترانسفۆبیا و جۆرەکانی تری جیاکاری و چەوسانەوە بەربڵاون. ئەم قەیرانە بە تایبەتی لە نێو گەنجاندا بە توندی هەستپێکرێت کە لە هەموو بوارەکانی ژیانیاندا ئەزمونیەکەن. بەواتای تێکچوونی کولتور و پەیوەندی ئەمرۆییەکان و دەروونمان وەک چۆن لەگەڵ قەیرانی تەندروستی دەرونیدا چامان لێە. تاکە شتێک کە پێشکەش بە گەنجان و کرێکار بکرێت بریتیە لە لەو پەڕی ڕەشبینی و چارەسەری تاگەرایی. بەڵام قەیرانی سەرمایه‌داری تەنیا بەرەو ڕەشبینیمان نابات بەڵکو بنبەستی سیستەمەکەش لە نێو خەڵکانێکی زۆر کە بە چارەسەریە تاکە کەسیەکان ڕازینین ئەبێتە هۆکاری گۆڕانکاریەکی چۆنایەتی لە هۆشیاریدا. ئەوان بە دوای بیرۆکەیەکدا ئەگەڕێن کە بتوانێت ڕێگایەکی دەرباز بوون لەم قەیرانە سەراپاگیرە مسەوەگەر و دابین بکات. بە ملیۆنان ژن و پیاو لە سەرانسەری جیهان لە ڕیزەکانی بەرەنگاربوونەوەی نایەکسانی و چەوسانەوەدا خۆیان گرد و کۆکەنەوە. ئالتەرناتیڤ لە جێگای ڕەشبینی و چارەسەری تاکگەرایی لایلێنین و بلشویەکەکان دەرەکەوێت. وڵامی ئەوان خەباتی بە کۆمەڵ بوو لە دژی سەرجەم سیستمەکە. لە چوارچێوەکانی سەرمایه‌داریدا نەوەستاون هۆکارەکانی ستەم و نایەکسانیان لە ڕیشەوە دەرکێشە. ئەمە ئەو نەریتەیە کە ئێمەی کۆمۆنیستەکان ئەمڕۆی لەسەر بنیاتەنین. ئێمە پەیگیرانە بەشداری نێو خەباتی ژنان ئەکەین، بەڵام چەکدار بەو ڕوانگەی ڕوونەی کە ناکرێت لە خەباتی کۆمۆنیزم دای ببڕێنین و هەر کەسێک بیەوێت بە جددی لە دژی چەوسانەوەی ژنان بجەنگێت ئەبێت خۆی لە ڕیزەکانی خەباتی کۆمۆنیزمدا ساز و ڕێک بخات. لێنین و بلشویەکان خەباتیان دەست پێ کرد و ئەوە ئەرکی ئێمەیە کە شۆڕشەکە بە تەواوی تا کۆتایی بگەێنین و کۆمەڵگایەک بنیات بنین کە ژنان و پیاوان لە سایەیدا بتوانن لە ژیانێکی شکۆمەند و مرۆڤانە بێ نایەکسانی و چەوسانەوە بەهرەمەند بن.